خۆشەویستان بۆچی لەم ڕۆژەدا خەڵکی دەکوژێت، دایک و باوکێتی، مناڵێتی، خوشک و برایەتی، مامەیەتی، خاڵۆیەتی، زاوایەتی، خەزوورێتی، خێزانێتی، مێردێتی، دراوسەیەتی، ئامۆزایەتی، پورزایەتی، بۆچی ئەم کارە ساتانە دووبارە دەبێتەوە؟ لەبەر ئەوەی بەداخەوە هەندێک لە بەتەمەنەکانمان سەر و ڕیش سپێکانمان تێگەیشتوو نین. ئەوانە کە دەڵێم تێگەیشتوو نین هەمووی ناڵێم، چونکە ئەڵێ گەورە ئاوە ڕژێنێ بچووک پێی تێخشێنێ. ئەگەر پیاوە بەتەمەنەکانمان ڕیش سپێکانمان ئەگەر تێگەشتوو بن، ژیر بن، مناڵەکانیان لەسەر توندڕەوی پەروەردە نەکەن، بە ئیزنی خوا کەمتر دەبێتەوە. دەبینیت ئەڵێ ڕۆڵە غەڵەت لە کەس قبول نەکەی، ئەوەی زلەیەکی لێدا یەک فیشەک بنێ ناو چاویەوە. زۆرمان بینی بەرخی نێر بۆ سەر بڕینە، کوڕەکانم داناوە بۆ کوشتن. ئەگەر ئەمە باوکی ئێمە بێ و باپیری ئێمە و مامە و خاڵۆی ئێمە بێ، ئەگەر خوا ڕەحمە لێ نەکا بێگومان پیا کوش دەرەچین. بەرخی نێر بۆ سەر بڕینە. مام حاجیگیان، خاڵۆگیان، مامەگیان، کوڕەکەی تۆ مرۆڤە ئاژەڵ نییە، بەرخ نییە، مرۆڤە مرۆڤ، بۆ سەربڕین نییە. خوا بۆ دروستی نەکردووە سەر زەوی بیدەی بەکوشت. بۆیە ئەگەر بە تەمەنەکانمان ژینانە بیر بکەنەوە، ڕۆڵێکیان خۆتان لە بەڵا لادەن، ڕۆژێکە خراپە، خەڵ خراپە، هەندێک جار خۆت بدە لە جێلی، ئەگەر لەگەڵ تۆشیان بووە گوێت لێ بێ کە گوێت لێ نەبووە. ئەگەر ئەوە مناڵەکانمان پەروەردەکەین، بەڕاستی مناڵەکانمان ئەگەر بەیانی شتێکی شکەن ئێمە تاوانبار نابین. بەڵام ئەگەر بڵین غەڵەت لە کەس قبول نەکەی، ئەوەی پای لاردانە بیکوژە، ئێجاری وایە گەنجەکەیش حەماسەت دەگرێ، هەرزەکارە، ئەڵێ باوکم وایوت تەواو، مادەم مامە و خاڵۆم ئاوا دەڵێن تەواو. بەڵام ئەمە مامە و خاڵۆن ئێمە دوژمنە، ئەمە باوک ئاوا پەروەردە نابێ مناڵ پەروەردە بکات. بۆیە ئەگەر بە تەمەنەکانمان زۆر جار ئەمە دەیەها جار لەسەر مینبەرەوە ڕجاوت کاتان لێ دەکەم، کێشە بۆ مناڵەکانتان دروست مەکەن. مناڵەکانتان مەدەن بە کوشت،